بێ ئەوەی هیچ ئەندازیارێکی بەخێوکردنی ماسی لە سونرەکە هەبێت و ڕێنمایی بدات کەچی بە هەزاران کێڵگە لەسەر زەی بچووک ماسی تێدا بەخێو دەکرێت. زۆرینەی دانیشتوانی شارەدەی تەقتاق جگە لە ماسی بەخێوکردن هیچ کار و کەسابەتێکی دیکە ناکەن، بۆیە بەشێکیان شارۆچکەکەیان بە پایتەختی بەخێوکردنی ماسی ناو دەبن. بە هەرەوەزی نەبێت ناتوانن ڕاوی ماسیەکان بکەن، چونکە ماسیەکان بە ئاسانی خۆیان لە تۆڕەکان نادەن. لە وەرزی زستان ڕاوکردنی ماسی لە نێو کێڵگەکان کارێکی ئاسان نییە. هێشتا کاتی فرۆشتنی ماسیەکان نەهاتووە، بەڵام چالاک لە ترسی دروستبوونی لافا و ئاوبردنی کێڵگەکەی ناچار ماسیەکان بفرۆشێت. بەڵێ مەترسی دروست کردووە لە تەختاق دوو حەوز بوو یان سێ حەوز بوو بردی ماسیەکەی هەرکەوتە ناو زەی بچووکەوە مەسرەفێ زۆری کردبوو سەرش بەنداوی لەسەرە بتەقێ مەترسی لەسەرە بێتە ناو ئەوکەی بێتە ناو حەوزەوە بیتەقێنەوە دەچێتە زەی بچووکەوە. ئەم ماسیە بۆ خواروی عێراقێنێرن لە بۆی مەعدەلەکەی وردە گەورە نییە، زۆر لە کوردستان سەرفیاتی لەسەر نییە، بۆ خواروی عێراق پارە باشترەکە بۆ بەغدانێرن حالیانەوە. چالاک ساڵانێکە دەستی داوەتە بە خێوکردنی ماسی لەسەر زەی بچووک. ماسی نییە و هەر کێڵگەیەک بفرۆشێت ئەوە هەر لەگەڵ هاوڕێیانی پێکەوە ڕاوی دەکەن تا ئەو کاتەی دەینێرنە بازاڕەکانەوە. ئەمن لە 2013ەوە حەوزی ماسیمانەیە، هەر ئەلەفی دەدەینێ، خواردنیکەی نادێتێ، ئەلەفی باشی دەدەینێ، لە بۆیە چەورێکی باشی هەیە و ماسیەکەشی خۆشە، تامخۆڵ و ئەمانەی نییە، ئەگە تامخۆڵ بێ بە سەری تامخۆڵ دەفرۆشتێ، بەڵام ماسیەکەی ماسی تەختە خۆشە. وەڵای بەخێوکردی قورسە مەسەفی زۆرە، کارەبای دەوێت شەو دەبێت کارەبای لەسەر نەبڕێ، ئەلەفەکەی گرانە، دەبێت شەو حرەسیاتی لێ بگرێت تا بەیانی ئاگا لێ بێ ئۆکسجینی لێ نەبڕێ، ئۆکسجینی لێ ببڕێ هەمووی دەمرێ. دستانان زۆر ساردە، دستانان زۆر ساردە، زۆر بەمان بە لێک ڕین کەپسە پەنجەوانەی پێوەیە باشترە، بەڵام ئەو بەلەکانی کەنی و بەلە ساردە، زۆر ساردە ئاوەکەی دستانە. گونجاوی ئاو و هەوای تەختەخوای کردو ڕۆژ بە ڕۆژ کێڵگەکان ڕوو لە زیادبوون بکەن. ماڵ نییە کێڵگەیەک بۆ دوو کێڵگەی نەبێت و ماسی تێدا بەرەم نێنێت. پەروەردەکردنی ماسی شارەزایی باشی دەوێت، بەڵام دانیشتوانی ناوچەکە بەهۆی لێهاتوویانەوە زووتر شارەزاییان پەیدا کردووە. هەموو کێڵگەیەک بۆ دوان پێویستی بە کەسێکە چاودێری بەردەوامی بکات. سۆران بە ڕۆژ چاودێری کێڵگەکانی دەکا و کوڕەکەشی بە شەوان. هەرکە ڕۆژ بوویەوە ئیدی دەست دەکا بە پێدانی خواردن بە ماسیەکان. من بە
سپەتی حرەسەوە من کوڕی خۆم دێتێرە بەیانیان کە بین لە سعات حەوت بە دواوە ئێمە ڕۆژانە علەفیان دەدەینێت مەسەڵەن 1000 ماسیت لە حەوزێک بێت ڕۆژانە فەردەیەک فەردەونیوێک یعنی تقریبا نزیکەی 60 کیلۆی دەدەی ڕۆژانە ئەگەر ماسیەکەت وەزنی گەیشتە تقریبا کیلۆ و نیو لە بند و کیلۆوانە بوو تقریبا فەردەونیوێک ڕۆژانە کە دەکات 60 کیلۆ لەو 60 کیلۆ ئێمە زیاتر نادەینەوە ماسیە کە خلاصی کردن نیوەڕە خلاسیکە عسر خلاسیکە ئێمە هیچ کەیلۆ دووبارە ناکەینەوە هەتا سبەی بەیانی بێوارانیش لەگە مەلای مەغریب کە مەلای مەغریب بانجیدا ئێمە ئەو نافورانە پێ دەکەین ئەو نافورانە برن کە و زیازەی کە ئاوگار دەداتە ئاسمان ئەوە ئەمە پێی لە منتقەی پێ دەرێن نافورە ئێوە مەغریبان پێی دەکەین ئەنجا ئەو حرەسە ئەو نەفەرەی کە لێرەیەت نابێت بخەوێت دەبێت ئاگای لەو حەوزانە بێت ناکاوێک مەسەلەن نافورێک ڕادەوەستێت یان مەسەلەن خوا نەخواستە شۆرتێکی کارەبا دەبێت یان شتێک دەبێت ئاگداری ئەو نافورانە بێت. تەنها یەک جۆر ماسی ئەویش ماسی کار بە لە سنووری تاقتاق بەخێو دەکرێت. سۆران دوودڵ نییە لە کارەکەی و دەڵێت گەر نرخی عەلەف دابەزێنرێت ئەوە لەلایەک سوود بە خاوەن کێڵگەکان دەگا و لەلایەکی دیکە بە نرخێکی کەمتر هاوڵاتیان دەتوانن ماسی بکڕن. ئەو شتانی کە زەرەر لە ئێمە دەدات مەسەلەن یەکەمین شت بێ ئۆکسیجینیە دووەمین شت گۆڕینی کەشوهەوا مەسەلەن سەرەتای بەهار کە سەرەتای بەهار دێت بە ڕۆژ گەرمە بە شەو ساردا ماسی لەو کەشوهەوایە زیاتر تووشی نەخۆشی دەبێت عینەن پای زانش کە دەگەینەمە 15 بە دواوە دیسان کەشوهەوا گۆڕانکاری بەسەر دێت دیسان لەو کەشوهەوایە ئێمە زەرمەند دەبین لە نەخۆشکەوتنی ماسیەکەمان دەنا لە هاویندا هیچ مشکلەیەکی نابێت لە بەرەوەی پلەکانی گەرما لە یەک دەرەجاتە و گۆڕانکاری بەسەر نایە بەڵام لە پاییز کە شەو سارد دەبێت بە ڕۆژ گەرمە لەو هینە لەو کەشوهەوایە ماسیمان زۆر نەخۆش دەکەوێت. خاوەنی کێڵگەکانی ماسی بێبەشنین لە زیان. ساڵانە لە کاتی دروستبوونی هەر لافاوێک ژمارەی کێڵگەی نزیک زێی بچووک ئاو دەیبا و بە هەزاران ماسی دەکەونە ناو زێیەکەوە. دوای چەند ڕۆژێک لە دروستبوونی لافا و دەگەڕێتەوە سەر یەکێک لە کێڵگەکانی کە ئاو بردوێتی. زیاتر لە 1000 ماسی نێو کێڵگەکەی کە کاتی فرۆشتنیان هاتبوو بە یەکجار ئاو هەمووی دەبا. ڕێباز تەنها 2 ساڵە ماسی بەخێو دەکا و 2 کێڵگەی هەیە. ئەمە حەوزی ماسیەکانمە ماسی تیا بەخێوەکەم بەڵام ئێستر چاوەڕێ ئەوە بووم من تازەکەی هەڵگرم ئیتر بەهۆی بارانبارینەوە ڕووبار هات لافاوی دروست کرد ئەلێەوە ئاوەکە سەرکەوت ئەوەتە لەوێەوە سەرکەوتی ئەو حەوزەی تێکداوە هاتووە لێرانە هات ئەلێرەوە هاتیە ئەو حەوزەی تەقاندووە ماسێ زۆر ئیمتیای بوو ماسیەکەم فەوتا ڕۆی ئەمە شوێن لافاوەکەی ئەوە دیارە لێەوە دروستوە لەو ڕووبارەوە هاتووە لێرە و حەوزەی ڕخاندووە سەرکەوتووە ئەلێوەش حەوزەکەی شەق کردووە ئێستا بە کامێرەکە سەیری بکەن کە چۆن شەقی کردووە ماسیەکە لێو هاتووە دەرێ و چوتە ناو ئاوەکە. سەرباری ئەوەی لە 2 ساڵی کارێتی و زیانی زۆری پێگەیشتووە بەڵام ئامادە نییە کۆڵ بدە.
گەرچی بەخێوکردنی ماسی بۆ ئەو کارێکی ئاسان نییە، بەڵام هەموو هەوڵێکی خستوەتە کار تا باشترین بەرهەم بۆ ساڵانی داهاتوو بخاتە بازارەکانەوە. سەرەتا من بەهۆی بێکاریەوە خاوەن ماڵ و منداڵم ناتوانم چکارێ بکەم، ئیتر دەستمدا ئەو پیشەیە. ماوەی 2 ساڵە خەریکی بەخێوکردنی ماسیم لە سنووری تەقتەق. سنووری تەقتەق ناوچەیەکی فراوانە بەهۆی شوێنەکەی و استراتیجیەکەی، شوێنێکی کشت و کاڵیە. ئیتر ئێمەش ئەو پیشەیەمان هەڵبژار کە ماسی بەخێوکەین. پەروەردەکردنی ماسی باشترین وەرز بۆ ماسی بەخێوکردن وەرزی بەهارانە، بەهار بەرەو هاوین. وەرزێکە دنیا گەرمە بێ و ئیتر ماسی زیاتر گەشەیەکە و دەتوانی ئینتاجەکەی وەرگی. لە وەرزی زستانە ماسی بەخێوکردن تۆزێک زەحمەتە، بەهۆی سەرماوە، بەهۆی لافا و بارانەوە، بەهۆی تەڕ و تووشیەوە. بەخێوکەرانی ماسی تەواویان هاوکار و پشتیوانی یەکدین لە پەروەردەکردنی ماسی. هەرچی زانیاری هەیە بە یەکدی دەبەخشن تا تەنها پشت بەخۆیان ببەستن. هەموو کێڵگەکان بە تەنیشتێکەون و دیمەنێکی سەرنجڕاکێشیان بە سونرەکە بەخشیوە. دووەم کەسە کە بیرۆکەی بەخێوکردنی ماسی هێنایە سونرەکە. وە خۆی باسی لێوە دەکا زانیاری لە خوێندنەوەی کتێبێکە و پەیدا کردووە و ئەو کات دەستی کردووە بە بەخێوکردنی ماسی. وەک باسەکرێت تۆ دووەم کەسی کە کارت لە بەخێوکردنی ماسی کرد، چۆن بوو بیرت لێ کردەوە؟ پێشتریش زانیارێکتە بوو لەسەری؟ ناوەڵا نەمبوو، بەڵام ئێمە لێرە ئەرزمانەیە، ئێمە خۆمان بەنداوێکمان دروست کرد لە دۆرەیە بە شۆفەر پێشی ئاوەکەمان کرد، ئاوی باران و شتمان کۆ کردەوە و دوایی لەگە برادەر و شت پرسیان وتیان بۆ ماسی تێ ناکەی؟ ئەمش هاتە فکرم و ماسی زێمان تۆڕەوانی لێبوو، لیانم دەکڕی هیچ زندی دەمکردە ناو حەوزەکە ساری یەکەم برێن، ئەوە پێشی 2000ەکان بوو، لە پێش 2000ەکان چەند سارێک لە پێش 2000ەکان ئەومان کرد. دوایی پیاوێکە بوو لە قەرەسالم و تورکی هەیە لە خوارێ لەو بەر لە پشت پردێوەیە، وتیان لەوێ حەوزێکی ماسی هەیە بە خێوی دەکا، فعلەن ماسیەکەشی دەینە بازاڕی تەقتەق دەیفرۆشت. تر منش ئەومان دەکرد لەوە فێر بن، پرسیارمانە کرد چۆن دەکرێت چۆن ناکرێت، وتی ئەوها بەو شکل دەکەم، ینی شتەکە سەرەتایی بوو. ئەوەی کە تۆ دەست پێکرد تا چەند توانیتوانە سەرکەوتن بەدەست بێنی؟ زۆر هیچ عیبی نەبوو، ساری یەکەم ناجیع دەرچوو، تر لەوە بەداوای ئێمە وەردە پەرەمان پێدا، دوای کتابێکم پەیدا کرد، کتاب لەسەر بەخێوکردنی ماسی، بەس کتابەکەم بزر بووە، نازانم دامە چیە لە بیرم نەمایە نەیدامەوە. لەسەر ئەو کتابم دەخوێندەوە چۆن بدایەتی چۆن دەست پێ دەکەی، حەوزەکان چۆن دروست دەکەی، دەڕێ ئەو کتێبەوە بەرێ قیاسەکان چۆن دادنێ و چۆن دانانێ و ئەو کات هین نەبوو، ئەو مەعلە پوشتانەش نەبوو، وەک ئەوە ئینی برێن ئەلەفەکەی تێکەی نافورە نەبوو، ئەو شتانە هیچی نەبوو. وەک باسەکرێت کە ماسی تەقتەق تامور چێژێکی تایبەتی هەیە، ئاوەکەی بۆ مەوەکار چییە؟ ئاو هەوایەکەیە. تەقتەق شوێنەکەی چاراییە، ماسی دوژمنی بایە، بای زۆر بێ شوێنەکە، ئەگەر زۆر بای بێ ماسیەکە نالەوەڕێ، دەترسێ، شەپۆل دەدا ئاوەکە لەسەرەوە، ماسیەکە دەترسێ، نایەتە سەر ئەلەف بخواتن. ئەوە یەک. دووەمیش ئاوەکەی سازگارە، هەمووی هیزەیە فعلەن، بەرام بیرمان هەیە، بیری سەتحیە نەک بیری قوولنا، 6 مەتر و 5 مەتر و 4 مەتر ئەوە ئاوەکە لە بیرەکانەوە دەردەکەن، ئاوی خاوێن، ینی ماری خۆشمان خواردنەوەمان هەر لەسەر و ئاوێ، ئەوەیە مەسەلەکە. دوای پەروەردەکردنەکەش مەسەن تەجروبێ دەزانێت، پەروەردەکردنی قورسی مەسەن ئێستا مەسەن خوێ بەکاردێنین، لەسەوە خوێیە، مەسەن ئەو مەعلەفە پڕ دەکا لە عەلەف مستێک خوێ دەکاتە سەری بۆ خوێیەکە، هەم ئاوەکە مەسەن ماسیەکەی ئاوی خوێوا و بەتامتری دەکا، هەم
نەک خوێواکوشی خەزنا هەم کەڕ و نەخۆشی پێوە ناهێلێ لە جسمی ماسیەکە. لە ماوەی چەندێکە ماسی پەروەردە بێ بە تەواوەتی بوون ئەگاتە 2 کیلۆ. ئەگاتە 2 کیلۆ ئەوە نەوعی علەفەکە دەزانێ چۆنی تو پەروەردە دەکەی مەسەن نەوعی علەفەکە و خۆشی هەیە مەسەرەن لە بیری دەچیا ئێما لە تایمی خۆی علەفی ناداتێ لە کاتی خۆی نایداتێ درەنگتر گەورە دەبێ یا علەفەکە پرۆتینی کەمە سۆیەی کەمە ئەگە ئەوانەی نەقز بێ یا ڤیتامیناتی تێناکە مەسەن معمەلەکان هەمووی وەک یەک نییە. بەهۆی ئەوەی ڕۆژ بە ڕۆژماری کێڵگەکان ڕوو لە زیادبوون دەکەن هیچ ئامارێکی ورد لە لای کشت و کاڵ نییە بەڵام ئەوەی تێبینی کراوە ژماری خاوەنی کێڵگەکان نزیکەی 400 کەسە. لێپسراوی سامانی ئاژەڵ و ماسی تەقتەق نایشارێتەوە کە خەڵکی ناوچەکە بێ ئەندازیار کارێکی گەورە و سەخت دەکەن ئەوەش بەهۆی لێهاتوویەکەیانەوەیە. دانیشتوانی تەقتەق تا چەند پێشەنگن لە بەخێوکردنی ماسی؟ پێم وایە دانیشتوانی تەقتەق پێشەنگن لە بەخێوکردنی ماسی بە حکومەی ئەوەی کە زۆرترین بەخێوکەرانی حەوزی ماسی لە سنووری تەقتەقدا هەیە کە حوزەکانیان زیاتر لە نزیکی 750 بۆ 800 حوزی ماسی هەیە لە سنووری تەقتەق. چ جۆرە ماسیەکە لەم سونرە بەرهەم دێت؟ ئەو ماسی کە بەرهەم دەهێنرێ ماسی کاربە کاربی ئەمریکی. ئەو ماسیانی کە بەرهەمی دێن فەلاحەکان ڕەوانەی کوێیەکەن زیاتر؟ ڕەوانەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بۆ نمونە بۆ مووسڵ بۆ کەرکووک حتا بۆ بەغداش. ئێوەکو کشت و کاڵ تا چەند توانیتانە هاوکاریان بن لە ساختکردنەوەی بەرەمەکانیان؟ ئێمە ئەوەندەی کە توانیماتە هەندێک جار ڕێگری کراوە لە بازگەکانی هەرێمی کوردستان هەندێک جار و هەندێک جار لە بازگەکانی سنووری بڵێن نێوان هەرێم و حکوومەتی مەرکەزی لە ڕێگەی خۆمان و ئێمە توانیمانە پشتگیریان بۆ بکەین بۆ ئەوی دەربازی بازگەکان بن و بۆ ساختکردنەوەی ماسیەکان. چۆن چاودێری حەقلەکانی ماسیەکەن؟ ئێمە دەتوانی بڵێن بە پێی پێویست توانیمانە چاودێری حەقلەکانیان بکەین. ئەندازیارتانێت تایبەت بۆ ئەوی بتوانن کە چاودێریان بکەن بە وردی؟ نەخێر ناوەڵای هەتا ئێستا چاودێری این بڵێن ئەندازیارمان نییە ئەندازیاری بەشی سامانی ماسی. پێم وایە لە زانکۆی سلاحەدین وازام یەک وەجبەی دەرچووی ئەندازیاری بەشی سامانی ماسی جانەوەرە ئاویەکانمان دەرچووە بەڵام لە هەمان کاتێ پێویستیمان بە گرێبەست بێ بە خۆبەخش بێ بەوەی کە ئەو ئەندازیاران هەیە بۆی کە ئێمە بتوانین هاوکاری بەشە کشت و کاڵیەکان و خاون حوزە ماسیەکان. بۆ داهاتوو ئێوە تا چەند پاڵپشتی خاوەنی کێڵگەکانی ماسیەکان لەوەی کە بەرهەمەکانیان زیاتر بکەن؟ ئێمە هەمیشە نەگەبدات و هەمیشە پشتیوان و پاڵپشتیان وە بە پێدانی ڕێنماییەکان و بە پشتیوانی کردیان لە هەموو ئەو گیر و گرفتانێک کە دێ ڕێگرە لە بەردەمیان هاوکار و پشتیوانیان دەبین و بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان زیاتر و زیاتریش بکەن. علەفێکێکە لە گرفتی خاوەنی کێڵگەکانی ماسی تا چەند توانیتانە کاراسانیان بۆ بکەن بۆی علەف بە نرخێکی هەرزان دەستیان بکەوێت؟ ئێمە بە بەردەوانی لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی کشت و کاڵی ئاگادارە لە بەرزبوونەوەی نرخی و علەفەی نرخی علەف و ئێمە هەتاکو ئێستا هیچ ڕێنماییەکی ئۆتۆ نەهاتووە کە بتوانین پشتیوانی لە فەلاحەکانمان بکەین ئەگەر لێرەش نەکردرێ بتوانین نووسراوی تایبەتیان بۆ بکەین بۆ ئەوی کە بتوانن لە دەرەوە علەفەکان بێنن بەڵام بەداخەوە تا ئێستا فەلاحەکان ئیستعدادی ئەویان تێدانێ بچن لە دەرەوە بێنن لێرەش علەف بۆ خۆ دەزانی هەموو ئەو کارگە ئالیکانەی کە لە هەرێمی کوردستان دروستکراوە هەموو پێکاتە سەرێکیەکانی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێ و ئەوەش بۆ خۆ دەزان ئێستا نرخی دۆلار و نرخی شتەکان بەرز بووەتەوە لەبەرەوەیە نرخی علەفەکان بەرز بووێت. هەمیشە دەوروبەری تەقتەق لە ئاسمانەوە لە تابلۆیکی ڕەنگا و ڕەنگ دەچێت چونکە خەڵکەکەی گرنگێکی زۆر بە کێڵگەکانیان دەدەن.
بەرهەمی ماسی لە تەختەقەوە ڕۆژانە دەنێردرێتە تەواوی ناوچەکانی کوردستان و ناوچەکانی ناوڕاست و خواری عێراق. بە چێژی ماسیەکان وای کردووە خواستێکی زۆری لەسەر بێت. بەرهەمی خاوەن کەڵگەکان ڕۆژانە دەگاتە دوورترین شاری عێراق و هەرێمی کوردستان. ساڵانێکی زۆرە عەلوەی ماسیان هەیە. بە گوتەی شوان ساڵ بە ساڵ خواست لەسەر بەرهەمی ناوخۆ زیاتر دەبێت، بە تایبەتیش ماسی تەقتەق. و نایشارێتەوە گەر خاوەن کەڵگەکان گرنگی زیاتر بە کەڵگەکانیان بدەن، ئەوە بەرهەمەکان زیاد دەبن و بەرهەمی ناوخۆ بەشی هەموو کوردستان دەکات. سەرەتا جۆری ماسی کە لەلایەن خەڵکەوە ڕغبەتێکی زۆری لەسەر بێ و خەڵک لە بازاڕەکانە ئەو ماسیە بەکاربێنێ کار بە سەلەمونیش بەکارێت، بەڵام بە زۆری ماسی کارە خواستێکی زۆری هاوڵاتیانی لەسرە. لەم دوایانەشە تەقتەق وەکو شوێنێک کە ماسیەکەی یەتە سلێمانیەوە زیاتر ماسی تەقتەق بەکارێت. ماسی داقوقی ژێت بەڵام بەکەمی وەک تەقتەق نا. ئەو هۆ خاکەکەی تەقتەق وای کردووە کە خواستێکی زۆر لەسەر ماسیەکەی هەبێت و چێژێکی تایبەت بە هاوڵاتیان ببەخشێ. ماسی ئێرانی جاران کە هاتە کوردستانەوە نرخەکان کەم بوون، نرخی ماسی زۆر بە شێوەیەکی ڕێژەی بەرز نابووە، بەڵام لە ئێستەیە کە ماسی ئێرانی بۆ ماوەی چەندێکە مەمنوع کراوە و داغڵی کوردستان نابێت، خواست لەسەر بەرهەمی ناوخۆی زیادی کردووە. وەرزی زستان وەرزی گەرموگوڕی بازار بۆ ماسی فرۆشان. خەڵکانێکی زۆر لەم ساڵانی دواییدا خۆیان داوەتە بەخێوکردنی ماسی. مامسوارە نایشارێتەوە ڕێگریکردن لە هاوردەکردنی ماسی قازانجێکی زۆر بەناوخۆ دەگات، چ بۆ خاوەن کەڵگەکان بێت یاخود بە هاوڵاتیان. هەموو ناوبازار دەسانەوەی ماسی تەقتەقە، یعنی هەموو جوملەکان هەموو دوکانەکان دەسانەوەی ماسی تەقتەقە. ساڵانی پێشووتر زیاتری داقوقمان بووە هەڵ، ئیسا مەبلەغی منێکی زۆرمان بووە لە داقوقەوە لە تەقتەقەوە. تەبەن ماسی تەقتەق ئیسا دەرەجەیەکە، یعنی حسابکە لە داقوقیش باشترە، ماسێکی زۆر جوان و پاک و تەمیز و خواردێکی خۆش و یعنی تا ئیسا کەس گرەی لێی نەبووە. زیاتر بۆ کار بەکە ڕەغبەتی هەیە بۆ هەموو شێوەکانە بێ، هەم بۆ برژان نەبێ، هەم بۆ تکە بێ، هەم بۆ سورۆکردن نەبێ. وەڵڵاهی ئیتر وردەوە لە خۆی زیاتر کاچینە هاوینەوە لە مانگی 6 بەدواوە وردەوە لە بۆ خۆی سیعرەکان دابەزێ، لەبەرەوە ماسیەکە لەو کاتا هەمووی پێگات. هەتا چینە مانگی 11 و 12ش باشە، لە 12 بەدواوە سیعری بەرزە بێتەوە. بڵێ ماسی وەکو شتی تر نییە کە زۆر بوو خۆی سیعرەکەی دابەزێ، کە کەم بوو سیارەکەی بەرزە بێتەوە. چەند جۆرێک ماسی لە هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت، بە زۆریش ماسی کاربە. بۆیە هەموو هەوڵێکی خاوەن کەڵگەکان بۆ ئەوەیە بتوانن خۆیان پەنجەماسی بەرهەم بێنن تا لە نێو کەڵگەکانیان بەرهەمەکانیان زیاد بێت و پێویستیان بە هاوردەی پەنجەماسی نەمێنێت.